پارتی و سائرون بارزانی و سەدر دوو کەسایەتی لە عێراق یەکێک لە باشوور ئەوی تر لە باکوور دەیانەوێت بە هاوکاری هێزێکی کاریگەری ناوەڕاست واتە سونەکان جڵەوی حکومڕانی لە 4 ساڵی داهاتووی عێراق بگرنە دەست ئەو هێزانە کێن سەدر لە باشوور بارزانی لە باکوور ماوەی چەند ساڵێکە لە باشوور تا ناوەڕاستی عێراق مقتەدا سەدر لەگەڵ هەر هاوپەیمانێتیەک بوو بێت بڕیاری یەکلاکەرەوە لای ئەو بووە و هەرکە سولایەنێکیش داواکاریەکانی بەجێنەگەیان دەبێت ڕاستەوخۆ شەقامی لە دژ جوڵاندووە مقتەدا سەدر بەهۆی ئەوەی لە بنەماڵەیەکی ئاینی شیعی عێراق بووە و خۆی بە کەسێک بەجێبەجێکاری پەیڕەوی ئاینی ئیسلام لە مەزهەبی شیعە دەزانێت لە ئەنگرانی هەمیشە ئەوانن کە تەنها ئاین و وتەی ڕێبەرەکەیان کە سەدرە بە سەرچاوەی چارەسەرکردنی کێشەکان ئەزانن مقتەدا سەدر بە جوڵاندنی هەست و سۆزی ئاینی لە ئەنگرانی هەمیشە خۆی وە کەسێکی پاک و دوور لە هەموو ئەو گەندەڵی و تاڵانیەی لە عێراق ڕوودەدەن وێنا کردووە بۆیە تا ئێستا وەک فریادڕەس لێی دەڕواندرێت مقتەدا سەدر لە هەموو ئەو هەوڵانەی داوێتی بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە تا ئێستا سەرکەوتوو نەبووە و بە چوونەبەرەی بارزانی دڵی دۆستە ئێرانیەکانی لە خۆی ڕەنجاندووە و هەرزوو ئێران هەوڵیدا هاوپەیمانیەک لە بەرامبەر هاوپەیمانی سەدر و بارزانی دروست بکات لە باکووریش واتە لە هەرێمی کوردستان پارتی خۆی بە گەورەترین حیزبی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش دەزانێت و سەرۆکەکەشی واتە مەسعود بارزانی باڵگرتنی دروشمی نەتەوەیی تا چەند ساڵی ڕابردوو توانی وە کەسی یەکەمی کوردستان و ئاڵە هەڵگری سربەخۆی خوازان خۆی وێنە بکات بەڵام لە ساڵی 2017 و ئەنجامدانی ڕێفراندۆم و ئەو شکستانەی بە دوای داها دوای کرد ئەوەی بارزانی دەیویست و هەوڵی بۆ دەدا نەچوە سەر و دوجار ئەوەی بینیمان دەسەڵاتەکانی بارزانی بەسەر دامەزراوەکانی تری هەرێمدا دابەش کران دواتر بارزانی بە وروژاندنی دروستکردنی مەرجعیەت و ئەنجومەنی باڵای سیاسی هەوڵیدا بێتەوە مەیدان و بەشەیەک لەلایەنەکان لە ناوخۆدا ئەم بابەتەیان ڕەت کردەوە و بەو ڕکابەریەش کە کاندیدەکەی بەرامبەر بە دکتۆر بەرەم سەڵاح کردی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق و دەرنەچوونی کاندیدەکەی بۆی دەرکەوت کە پێویستی بەوەیە بە هاوپەیمانی لەگەڵ لایەنە عێراقیەکاندا بچێتەوە بارزانی ئێستا دەیەوێت دیاریەک بکات چارەنووسەکەی نادیارە یاریەکەش ئەوەیە کە ئایا بارزانی سەدر بە تەواوی دەکاتە دۆستی ڕۆژئاوا و لە ئێرانی دوور دەخاتەوە یان بەردەوام بوون لەم یاریە بارزانی تاکە پشتیوانی بەهێزی ئەمریکا و ئەوروپا لە عێراق و هەرێم دەچێتەوە خزمەت بەرژەوەندەکانی ئێران لە ناوچەکەدا شاندێکی پارتی سەردانی ئێرانی کرد ئامانج لەم سەردانە بۆ بێدەنگکردنی ئەو گروپە شیعیە چەکدارانە بوو کە لەلایەک بە دۆستی سەدر و لەلایەکی تر بە دۆستی ئێران دەناسرێن و پێدەچێت پارتی لە ڕێگەی سەدرەوە نەیتوانی بێت وا لەو گروپە چەکدارانە بکات کە هێرشەکانیان بۆ سەر هەولێر ڕابگرن ئێستا بارزانی و سەدر لە بەرەیەکدان دەیانەوێت لە ئێستاوە سەرۆکەکانی حکوومەت پەرلەمان و کۆمار لە نێوان خۆیاندا دابەش بکەن بەڵام نەیارەکانیان کەیکێتی و مالیکی و ئامری و عەبادیە هەروە دەستەوەستان دەوەستن نەخشەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان لە گۆڕانێکی زۆر خێرادایە و پێشتر شیعە لە نێو خۆیاندا کورد لە نێو کوردستان و سونە لە ناوەڕاست هاوپەیمانیان لە ناوچەکانی خۆیان دروست دەکرد ئێستا بێمتمانەی حیزبەکان گەیشتۆتە ڕادەیەک ئەو حیزبەی لە زاخۆ زۆرترین نفوزی هەیە لە بری سلێمانی لەگەڵ حیزبێک هاوپەیمانی دەکات کە لە بەسڕە زۆرترین لایەنگر و دەنگدەری هەیە